باب عبد الله ولا لي تدبو رسولي خداي سيدي عايا يا لما يا صلوايا وإلى جنتي دار البقاء جان حريان ذكاي سيدو صفايا روح في داد يا مصطفى سيدي عايا يا لما صلوايا خو من أي باب خو من دم قلت الشاكي مدينات اخوا ممكن لبيرا ناد كم لبيرا بدستي دقرم كم من دي عزرت يا رسول الله بدستي دقرم عالقية زنزيرا سبارت بدو تساوي رسول الله كتمة والله غريب وغربتان لمن كوي مدينة روح شيرين من بارسي يمركها ما يلمني يمركها ما يلمني يا روح شيرين من بارسي يمركها ما يلمني يمركها ما يلمني يا نوري بنا شاوكانا بمبلس وشمسيا بمبلس وشمسيا بمبلس وشمسيا يا قبح الزمزمير وشاكا إنصاف النبي شاكا إنصاف النبي بقبح الزمزمير وشاكا إنصاف النبي شاكا إنصاف النبي حتى ما ومن محالة روحي من لو خافية روحي من لو خافية روحي من لو خافية يا روحي شيلين من برشي يمركا ميلني يمركا ميلني يا نوري بنا عيشة وقالم في مبلس وشمشيا في مبلس وشمشيا في مبلس وشمشيا فخري عالم كوتوا فخري عالم شاد بوا فخري عالم شاد بوا يا روحي شيلين من البارشي يمركا ميلمني يمركا ميلمني يا نوري بنا عيشة وقالم بمبلس وشمسيا بمبلس وشمسيا بمبلس وشمسيا يا ما فكره شم كم بوا فكره شم كم بوايا قوتي نطق ما فكره شم كم بوا فكره شم كم بوايا عقري مرقي عزيزا ولا جارقم بربوا ولا جارقم بربوا ذيلة ترقم بربوايا
عي زرقم بزاري آقلي تبر بوا آقلي تبر بوا آقلي تبر بوايا رعشيني من البارسي بركا ميل منيا بركا ميل منيا ربنا يساوكان بين بلين سوسمسيا بين بلين سوسمسيا بين بلين سوسمسيا يا خوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خۆ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله ئازان و خۆشەویستانم بە یارمەتی هاوکاران و لەگەڵ هاوکارم مامۆستا شوانەم شەو لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین کۆمەڵێک سرودی ئاینی و لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەتی ئاینیمان بۆ ئامادەکردوون بە ئامادەبوونی میوان ئازیزەکانمان پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان لە ستۆدیۆی سیگەوهەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ سڵاوی خوای گەورەتان لێبێ تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بێ ئینشاءالله ئومێد دەکەین تا کۆتایی لەگەڵمان بێنەوە. ئەم شەویش لە ستۆدیۆی سیگەوهەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان باس لە تایبەتمەندەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین و هەروەها جۆرێکیش لە ڕاهێنان بۆ جڵە و گیرکردنی نەفسی بەدکارمان کە ڕەنگە زۆر جار بەلا ڕێدەماندا بەرێ بە میوانداری زۆر زۆر بەڕێز مامۆستا دانا عوسمان و نووسەر و بانخواست و هەروەها لەگەڵیشیا لەگەڵ گروپە جوانەکەی کاک هێمن پێنجوێنی میوانی زۆر بەڕێز کاک فەرمان محەممەد هونەرمەند وەروە کاک هێمن پێنجوێنی خۆشی و لەگەڵ ستافە ئازیزەکەیە هەموو لایەک زۆر زۆر بەخێر بێن سپاسانەکەم ڕێزن خۆتان لەگەڵ ڕەمەزان ناچوێن الحەمدولیلا باشین لەخوا بەزیێ بێ مامۆستا زۆر جاراڵێم خۆزگە دڵ و دەروونمان وەکو پێش کە کاتی لە ڕەمەزان وەکو هەموو ساڵەکە وەکو کاتەبێک کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەی ڕاستە ئەو ئارامی کە هەمانە ئەو خۆشیۆی لە ڕۆحماندا هەیە ڕاستە فەرموویت تەواوە دەستکەین بە قسەی خۆمان سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کەناڵە جوانەکەی پەیام سەرخەراتنی ئەو برا بە ڕێزانەکەین سرودێکی خۆشیان وت هەروەکو دەستپێشێک وەکو قسەکەی بەڕێزت ئینسان قسەیە کراوە کە ئەڵێن الئیمان یەزید وینقص یەزید بطاعة الله وینقص بالمعاصی دایمی خوا ئیمانی ئینسان لە سنوورێکە لە شوێنێکە لە جێگەیەکە نامێنێتەوە حتا سەحابەکانی جوابوون یعنی ئەگەر ئینسان ئیمانی هەموو کاتێ لەو پلە باڵایە بە کە جەنابە باس ئەکرد هەروەکو سەحابەکان ئەفەرموون تەوقەمان لەگەڵ مەلایکەتەکانە ئەکرد ئازاتی ئینسانیش لەوەیە کە هەموو قۆناغەکان ببڕێ لە بەرزبوونی ئیمان یان لە نزمبوونی ئیمان بەشێک لە گەورەی ئینسان لەوەیە کە خوای گەورە شەڕێکی لە ناخیا دروست کردو کە پێی ئەوترە نەفس کاگەر سەیری قورئان کەین قورئان باسی دووشتمان بۆ کاکە دایمی خوا فەرمان بە ئینسانەکەن بەخراپە یەکێکیان شەیتانە کە خوای گەورە ئەفەرمێ ئینەما یەأمڕکم بالسوء شەیتان دایمی خوا فەرمانتان پێکا بەخراپە دەربارەی نەفسیش هەمان کار ئەفەرمێ ئینە النەفسە لەئەمارەة بالسوء نەفس و شەیتان دایمی خوا فەرمان بە تۆکەن لەسەر خراپە زۆر کەس پرسیارەکە ئەڵێ باشە ئەگەر قەرارە لە مانگی ڕەمەزانە خوای گەورە شەیتانەکانی کۆت و زنجیر کردووە ئەی بۆ ئینسان هەر خراپە ئەکا ئەی بۆ ئینسان هەر مەسەلەن تاوانەکە مەسەلەن ئەخواتەوە زینا ئەکا خراپە ئەکا بە مەعنا گشتەکەی ئەو نەفسەیە کە لە ناخا هێشتا ئەوە قفڵ نەکراوە قورئان هاتووە وەنەفسی وەما سەواها فەئەلهەمەها فجورها وتەقواها خوای گەورە فەرمێ ئەم نەفسەی کە لە ناخی ئێوەیە کە ئیشی شەیتانی پێسپێردراوە لەوەی کە فەرمانتان پێ بکا بە خراپە دایمی خوا بە نەسی قورئان بە ئاەتەکانی قورئان بەو ئیلتیزاماتی کە خوای گەورە دایناوە لەسەر شانی هەر یەکێک لە ئێمە دایمی خوا تەهذیبی نەفسمان بۆ ئەکا مەسەلەن نوێژەکان تربێتی نەفسمانەیە ڕۆژوو تربێتی نەفسمانەیە چوون بۆ حەج و بۆ عەمرە تربێتی نەفست ئەیە خێرکردن بە فەقیر تربێتی نەفست ئەیە چونکە هەموو ئەم فەرائیزانە دژی نەفسە یعنی هیچ نەفسی حەز ناکە شەو لەو جێگە گەرمایە هەستێ بۆ نمونە شەو نوێشکە هیچ نەفسی حەز ناکە بڕوا مەسەلەن پارەی گیرفانی خۆی کە بە عارەقی ناوچەوان پەیای کردووە بڕوا بیکاتە دەستی فەقیرێکەوە هیچ نەفسی حەز ناکە مەسەلەن تۆ ڕۆژێک 7 سەعات 16 سەعات بە پێی درێژی و کورتی کاتەکان لە ڕەمەزانە مەسەلەن بڕۆی بە ڕۆژوو بی خەریکە کوێراییدایە بۆ قومێ ئاو بەڵام نەتوانی بیخۆی ئەمانە هەمووی دژی نەفسە و فەلسەفەی فەرائیزی خوا فەلسەفەی حەڵاڵ و حەرام لە ئیسلامە بۆ تربێتدانی نەفسە ئەوەی لەم تربێتە دوور بێ
نفسی بەرەڵا ئەکا نفسی لەگەڵ شەیتانە هاو ئاس ئەبێتەوە ڕێک نفسی ئەبێتە شەیتانێ لە داخلی خۆیان فەرمانی پێکا بەرەو هەموو خراپێ زۆر کەسێ شەیتان دەسی لێ شۆردۆ و پشتێنی لێ کردوتەوە چکە ئیشی پێی نەماوە شتێکی لە ناخی تویا پەروەردە کردووە کە ئیشی ئەو ئیسراحەتی کردووە بۆیە زۆر گرنگە ئێمە وەکو بەشەر جارێ وەکو بەشەر دواتر وەکو مسلمان دواتر وەکو ئیماندار کە ئەمانە هەمووی پلەی خۆیان هەیە نفسی خۆمان پەروەردەکەین نفسی خۆمان تربێت بین و حکمت لە ڕۆژۆکانمان وەربگرین فەلسەفەی ڕۆژوو هەر ئەوە نییە مەسەلەن من 14-15 سەعات ئاو نەخۆم نان نەخۆم خۆم لە کۆمەڵە شت بگرمەوە ئەبێ ئەم ڕۆژووە ئەم نوێژە کە من ئەیکەم ئەم خێرە کە من ئەیکەم ئەم زەکاتە کە من ئەیدەم ئەم مەسەلەن حەجە ئەم عەمرەیە ئەم فەرائیزانە ئەم حەڵاڵ و حەرامە کە من خوای گەورە بەرنامەیەکی بۆ داناوم لەسەری بڕۆم فەلسەفەکەی ئەوە بێ کە نفسی خۆم پەروەردەکەم لەسەر ئەوەی شتێک نەکەم لە دنیا پێ عیبار بم و شتێک نەکەم لە قیامەتا پێ گوناحبار بم چونکە هەموو ڕێخۆشکردنێ بۆ نەفس ئیلا لە ئەنجامە باجێکی گەورەی هەیە کە ئینسان باجەکەی ئەیە جا زۆر جار ئەوەی کە لە دنیا باجەکەی ئەیە بڕۆیسە سەیری هەموو ئەو کەسانەکە کە لە بەندیخانەکانن مەسەلەن لەسەر هەر قەزیەی گیرا بێت بڕۆ لێ بکۆڵەرەوە کابرا مەسەلەن دزی کردو نەفس پێی کردووە عارقی خواردۆ بەسەر خۆشی لە خەڵکیەوە نەفس پێی کردووە دەست درێژی کردوتە سەر شەرەفی خەڵک و لە ئەنجامە گیراوە کۆمەڵی حاڵەتی بەسەر هاتووە هەر نەفس پێی کردووە لە ئەنجامە باجەکە یا ئەبێ بکوژرێتەوە کە هەندێک خەڵکێ ئەمە قبول ناکە یان ئەوە تا ئەبێ لە سژ نابێ ئەمە بۆ دنیای بۆ قیامەتیش بێگومان هەموو غەڵەتێ باجی هەیە خوای گەورە لە قیامەتە جێگەیەکی داناوە پێوترێ دۆزەخ دۆزەخ ئەگەر لە ڕۆ فەلسەفەکەی و قسەی لەسەرکەین بریتە لەو جێگەی کە ئینسان باجی غەڵەتەکانی نەفسی تایە ئەمە فەلسەفەی گوناح و تاوانە لە ئیسلامە بە شێوە گشتێکی ماوەسەدانە یعنی لە مانگی پیرۆزی ڕەمەزانێن با ئەوەن زۆر جار دوو نوع قسەمان هەیە بەڵێ وەکو باست کرد هەڵەیەکە کراڵێ بەخوا نەفسم پێکرد خۆی نەبوو بێ نەفس شتێکی تر بێ دیوێکی تریشمانەیە زۆر جار من گوێم لێ بۆ لە کەسانی متەقی ئەڵێ نەفسم ڕێگەی نەیاوە بکەم چۆن بتوانین نەفسمان ئاوا تەوازن بکەین ڕێک پێچەوانەوە ئەوە نەفس بێ وا لە من بکە نەیەڵێ گوناح بکەم نەوەک نەفس وا لە من بکە گوناح بکەم ئێمە کە سەرەتاوە ئاەتەمان بۆس کرد کە خوای گەورە فەرمێوە نەفسی وەما سەواها لە دوو حاڵەتا باسیەکە فەئەلهەمەها فجورها وتەقواها دروستە کاتی ئینسان خۆی ئاەتە دەست نەفس طبعا دەشتێکی بەرەڵایە یعنی تۆ سنوورێک نییە بڵێ وەڵام من لەم سنوورەیە نەفسی خۆم تێر کرد ئەگەر بە شێوەیەکی مەسەلەن فەلسەفیانە بچینە ناو نەفسەوە باشە سنوورێک نییە نەفسی تۆ تێر بێ یعنی بۆ نمونە ئێستا تۆ حەزێکت هەیە حەزێکی خراپت هەیە ئەچی بەدەمێەوە دوای ئەوە حەزێکی تر دەیتر سەیتر هەزاری تر قەت حەز تێر نابێ نەفس تێر نابێ ئەمە ڕوویەکی تری هەیە خوای گەورە چۆن نەفسی ڕاهێناوە یان نەفسی ئاوا لێ کردووە کە تۆ بەرەو خراپە بەرێ بە هەمان شێوە نەفسیش بەرەو تەقوا دەبا بەڵام پەروەردەی ئەوێ یعنی جاگەر نەفس پەروەردە نەکرێ کەواتە ئەم هەموو ئاەت و حەدیسەت چ باقییان ئەمێنێ دروستیان نا بۆیە ئەوانەی بە دیوەکەی ترا نەفسی خۆیان پەروەردە ئەکەن لە ئەنجامە ئەم نەفسە ڕۆ شەیتانێکەی واجبە شەیتانەکەی فڕێ ئەیە ڕۆ ڕەحمانەکەی یەتە پێشەوە کە فەرمان بە تۆکە بەرەو شتی باش ئەوەی مەوزوعەکە مامۆستا شتێکی جوانە باس کرد ڕاهێنان و پەروەردەکردنی نەفس مانگی پیرۆزی ڕەمەزان تا چەند دەرفەتێکی زۆر باشە بۆی کە ڕاهێنانێکی باش بە نەفسمان گەورەترین ئیمتیازی ڕەمەزان بەسەر هەموو مانگەکانی ترا بەسەر یان زەمانگەکەی ترا ئەوەیە کە لە ڕەمەزانە قورئان دابەزیوە ئەمە گەورەترین ئیمتیازە گەورەترین تایبەتمەندی ئەم مانگە ئەوەیە کە شەوی قەدری تایە گەورەترین پیرۆزی ئەم مانگە ئەوەیە کە ئینسان خۆی پاگەکاتەوە لە هەموو گوناحێ ئەگەر بەمەرجێ تەوبەیەکی نەسوحی کردبێ و سەرتاسەری مانگەکە لە یەکەم ڕۆژی هەتا ئاخر ڕۆژی هەموو پەیامەکانی ئەوەیە کە ئەم ئینسانە پەروەردەکە ئەم ئینسانە تربێتکە لەسەر ئەوەی نەفسی پەروەردەکە کە لە غیابی کامێرایە لە غیابی ئەوەی کە خەڵک نامبینێ من هەستێکی ڕقابی خوا لە ناخما دروستکە کە من بەبێ ئەوەی هیچ کەسێ سەیرم کە هەستکەم کە خوای گەورە ئین الله کان عەلەیکم ڕەقیبە نمونەکەی چۆنە بۆ نمونە ئێستا کە بڵین بەهارە ڕەنگە ڕۆژوگرتن زۆرتیایە ئەوە نەبێ کە ئینسان شەکەت بێ بەڵام تۆ بڕۆ بۆ مەسەلەن بۆ مانگی حەوت بڕۆ بۆ مانگی هەژ بڕۆ بۆ ئەو مانگانە کە ئینسان جاری وایە هەر لە خەو هەڵەسێ زمانی شکاوە ومی تینوە ئەمە هێشتا نەچۆتە بەرخۆر ئالەو کاتەیە تۆ زمانت شکاوە کەس زەماڵەوە نییە دەرگای سەلاجە ئەەکەیتەوە ئاوی سارد هەموو شتێکی تایە باشە چیوا لە من ئەکا نەتوانم ئەو ئاوە بەبێەوەی کەس بمبینە بیخۆم چیوام لێ ئەکا هەستکردنە بە ڕقابەتی خوا پەروەردەکردنی نەفسە لەسەر ئەو ڕقابە خواییە چونکە کۆمەڵی ئاەتی قورئان هەن
لە مەواقعەکانە ئەسەلمێن کە تۆ چەند باوەڕ پێیەتی. بۆ نمونە خوای گەورە فەرمێ قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله. ئافرەتێک لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ مێردەکەی بوو بە کێشەیان، پیاوەکەی شتێکی ناڕەوای پێوت، ئیظهاری کرد کە ئەو بابەتێکی درێژە کاتی باسکردنی نییە، چوو شەکوای کرد لای پێغەمبەر صلی الله علیه و سلم. خوای گەورە لە سورەتی مجادلە یەک سورەتی کاملی ناردە خوارە فەرمووی قد سمع الله. خوای گوێی لە قسەکانە بوو، گوێی لە پرتەوبۆڵەکە بوو کە ئەو کرد لای پێغەمبەر صلی الله علیه و سلم شەکوات لە پیاوەکە دەکرد. لە ڕەمەزانە تۆ چەند باوەڕ بەم سەمعێتی خوا هەیە، چەند باوەڕ بەصیرەتی خوا هەیە، إن الله سميع بصير، چەند باوەڕ بۆ هەیە إن الله كان عليكم رقيبا، چەند باوەڕت بەمە هەیە. ڕەمەزان پەروەردەمانەکە لەسەر ئەمە بە شێوەیەکی پراکتیزی، بە شێوازێکی عملی. تەواوە ڕەنگە لە کاتەکانی ترا لە شوێنەکانی ترا ئێمە ئاوا پێچێک لێبین، زۆر باوەڕمان بەمە نەبێ، بەڵام لە ڕەمەزانە تەحەدا ئەکەم هیچ کەسێکی ڕۆژوان ناڕوا لە پەنهانیە قومی ئاو بخوا و بڵێ وەڵام من بە غەڵەت خواردمەوە، شتیوانە. چکە ئیمانی بۆ هەیە کە ڕۆژەکەیشکی خوا ئاگای لێتی. دەی هەر ئەو خوای کە لە ڕەمەزانە تۆی وا پەروەردە کردووە کە باوەڕت بەو بوونی خوایە هەبێ، لە مانگەکانی تریشە پەروەردەت ئەکا کە تۆ دایمی خوا لەسەر ئەم حاڵەتە بی کە ئیشێکت کرد کە خیانەتی تیانەکەی، ئیشێکت کرد لە پەنهانی خەڵکا و لە مراقبەی خوا تۆ مەسەلەن خیانەت لە ئیشەکەت لە پیشەکەت نەکەیت. دەستەکانە خۆش بێ ماوە سەدانەگەن سپاسەکەن. مامۆستا فەرمان دووبارە بەخێر بێن. کاگیانە لەسەر مامۆستا یاخوا بەخێری مامۆستا پێم وابێ ئەو قسانی کە کردت ئەوەمان بۆ سەلمێنێ کە ڕۆژوو گرتن یان نەگرتن ڕیایەتیانە. مستحیل هەموو کارە خێرەکان لە ئیسلام توانی بەڕیابیکی، بەڵام لە ڕۆژوار ڕیایەتیانە. الصوم لي وأنا أجزي به. چون بەڕۆژووی بەڕۆژیت بەڕۆژوش نەبی ڕیایەتیانە بەڕۆژوونیت. یاخوا بەخێری مامۆستاگیان کافرمانیان بەخێر دووبارە عزیزی قوربان سپاس دەکەم لە شارە جوانەکەی هەولێرەوە. منیش خۆشحاڵم. ئەڵبەت هەولێر دایشی محەبەت و خۆشەویستی و مزگەوت و میوانی و دۆستایەتیە. سلێمانیش هەروایە. ئەمە کوڕی گەورەی خۆشەویستن. ئێمەش لە شاری هەولێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەو ستافە جوانەی کەناڵی پەیام و ئەو بەیانە عزیز و مامۆستای خۆشەویست و لەگەر ئەو خۆشەویستانە کە لەگەڵمانن و جەنابیشت ئینشاڵڵا لە تواناماندا بی تەقسیری ناکەین. ئەگەر ئەم ساڵ چۆن بوو لە هەولێر وەڵڵا لەلای ئێمە مەولود گەرم و گوڕیتان پێوە دیارە بەخۆی زیاتر ڕەمەزانان دەدینە جیاواز هەیە لە هەولێرا لە مانگی ڕەمەزانە وەکوی لە مانگەکانی مەولود و ئەوانەیە ئەیبینین چ شتێکی جیاواز. وەڵامە جیاوازیەکە لەوەی دەبینین کەناڵە عیلمانیەکانیش بە دوو هونەرمەندانی ئیسلامی دەکەون وەرن شتمان بوو. یان بەحقیقەت یعنی جیاوازێکی ئەگەنا وەکو خۆمان زیاتر ئەو مانگی تەرخان دەکەین بۆ زیاتر ناو مزگەوت. ئێمە لە هەولێر زیاتر زکریت یا حەنان و یا مەنان و شتانە دەڵێن، ینی زۆری مزگەوتەکان یەکێک خۆم لە مزگەوتی حومەربندیان لە گەڕەکی بەهاری نوێ مزگەوتی مامۆستا وشاری ڕەحمەتی مەلا وشاری ڕەحمەتی هەر خۆشم تەڵەبەی ئەوم لەوێن دەر ڕۆحی شاد لەگەڵ مردووی هەمووان لەوێن دەر هەم ذکرەکان دەکەین هەموو تەراویحەکانیش ئینشاءڵڵا قبوڵی کە ئەم عزیز پێمان خۆشەوێن لای بەرهەمێکی جەنابێت ئینشاءڵڵا بە ئیجازەی مامۆستایانی خۆشەویست. دڵ بەرایە دڵ بێقەرارە چاوەکانم گریە بایە
سینەکەم هار داخلە دایارە یاریەکەم خمسەد هەزارە یاریەکەم خمسەد هەزارە زارنايا بيرسي لحيالي عاشقي نوري جمايالي كيد بيا يا ربي وصايا دلبري ضلي بقرايارا يارياكم خمسة هزارا كيد بي خود بالايام دلبري شوخي خرايا تابقايا داستم بدايا دلبري ضلي بقرايارا يارياكم خمسة هزارا دوستان بویان کن دعای زمکی دله پر زفایا قد خیالنا کم شفایا دلبري ضلي بقرايارا يارياكم خمسة هزارا
لأدايام تاكو خاتم كزنيام هوتاي محمد نيجيس كايس كعقباي وكو عقباي محمد بتشريفي هم دنيا روجي قشد منور بوم ديان قود ايان قود نوري وقد بيانا بي مقرت قراي محمد بي بتشريف في دنيا روجي قشد منور بوم ديان قود ايان قود نوري وقد بيانا بي بقرت قراي محمد بيقر يا مبارا ماوا كزوابنا دماويا قر يا مبارا ماوا كزوابنا دماويا وتمن بو مدينة يا مولاي رسول وتمم بو مدينة يا مولاي رسول الله اي هرشاوك اخاوهم باواتم بدبين يا هرشاوك اخاوهم باواتم بدبين يا قربان دبم سرواريم بشواكي دنيا ودين عزيزم داستم بقرا اقار امزارها جويوم خوش حالم لا مدينة يا لا يتوبي وفاتهم يا مبارم ويا كسبينا دما ويا يا مبارم ويا كسبينا دما ويا وتم بمبا
لا سادورم بالام بادل لا لا يا مبارك ويا كسبنا دما ويا يا مبارك ويا كسبنا دما ويا وتمم بانو مدينة يا مولاي رسول الله ويا وتمم بانو مدينة يا مولاي رسول الله يا خو دەستان خۆش بێ خێر بێنە دەستان خۆش بێ ماوەسەیەم گەرم و لای بەڕێستان زۆر جوان باسی کرد کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ڕاهێنان بە نەفسمان بکەین و جڵەوگیری بکەین یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە کۆبوونەوە بۆ لە مزگەوت و مناڵ و گەنج و پیر و هەومان ینی ئەو دیمەنە جوانانە ئیبینین ئارام بەخشێکی زۆرە بەخشێ بە دڵ و دەروونمان کاتێکە چینە نوێژە جەماعەتەکەن یاخود نوێژی تەراویح ئەنجامە دەین ئەمە چی دروستەکە لە دڵ و دەرونی مرۆڤدا خۆی ئەگەر بە وێنەیەکی گشتی باسی ڕەمەزانکەین ڕەمەزان قوتابخانەیە قوتابخانەیەشی ساڵانەیە چۆن قوتابخانەی هەفتانەمان هەیە کە ئینسان لە جومعەکانە کۆ ئەبێتەوە قوتابخانەی ڕۆژانەمان هەیە کە ئینسان لە نوێژە فەرزەکانە کۆ ئەبێتەوە قوتابخانەیەکی گشتی ساڵانەشمان هەیە کە ئینسان یعنی مسلمانەکان لە ڕەمەزانە هەمویان کۆ ئەبنەوە وە قوتابخانەیەکی لەمە گەورەترمان هەیە کە یەک جارە لە عەمرا کە قوتابخانەی حەجە یان قوتابخانەی عەمرەیە ئەها یعنی تۆ لە نوێژێکەوە بیگرە اینجا بۆ هەفتەیە کە جومعەیە اینجا بۆ مانگێک لە ساڵێکا کە ڕەمەزانە اینجا بۆ هەموو تەمەنی یەک جار مؤتەمەرێکی گشتی گەورەی هەموو دنیاە لە جێگەیەکە کۆ ئەبیتەوە کە پێی ئەوترێ حەج جا سەفەری حەج بێ عومرەبێ فەرقیشی نییە ئەوە سەمە حکمەتی تەیە کە خۆی باڵا دەزەمەی ئەمەی وا داناوە حکمەتەکەی چییە؟ حکمەتەکەی کۆمەڵی پەیام یەکێک لە پەیامەکان ئەوەیە کە هیچ ئینسانێک لە لای خوا بەپێی ڕەنگ و بەپێی دەنگ و بەپێی پێست و بەپێی منتیقە و بەپێی زمان فەرقی نییە لای خوا إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا علتكي تشي لتعارفوا لهموشي قورتر إن أكرمكم عند الله أتقاكم كواتا ئەو ڕەگەسپەرستی کە ئەمە ڕەشە ئەمە سپیە ئەمە دنیایەکە ئەمە دنیای دووە ئەمە مەسەلەن بە جۆرێکە ئەو بە جۆرێکی ترە ئەمە هیچی نامێنێ لە نوێژە لە کۆبوونەوەیە لە مزگەوتەکانە لە ڕەمەزانە پەیامەکە بۆ هەموو خەڵکە حتا ئێمە چۆن یا ئەیها الذین ئامەنومان هەیە یا ئەیها الناسیشمان هەیە یعنی خطابەکە فراوانتر ئەکا چونکە لە قورئانە خوای گەورە بەس خوای مسلمان نییە چکە ئەمە فکرەیەکی غەڵەتە ئێمە هەموو جارێ ئەی خوێنین بۆ نمونە کە هەموو مناڵێکیش لەبەرێتی قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس ربي ناس وملكي ناس وإله ناس لە نوێژەکانە ئێمە ئاڵێن الحمد لله رب العالمين خوای گەورە خوای هەموو عالەمە پێغەمبەرەکەی وما أرسلناك إلا رحمة للعالمين يعني وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا أم قوتابخانە فێری ئەوە دەکا کە ئینسانەکان وەکو مرۆڤ هەموو یەک خوای هەیە هەموو یەک پەروەردگاری هەیە هەموو یەک ڕەزاقی هەیە کە خوای گەورەیە دووهەم پەیام لە ڕەمەزانە کە تۆ فێر ئەبی ئەوەیە کە یەکسانیەشی زۆر گەورە لە مزگەوتا فێر ئەبی کە هیچ کەسێک تەکەببور لوتبەرزی بەسەر بەرامبەرەکەیە لێنەیە یعنی تۆرە لە هەموو جێگەیەکی تر ئیلا پلەبەندیەکەیە دروستیان نا بەڵام لە مزگەوتە کە کۆ ئەبینەوە جا نوێژی جەماعەت بێ یا جومعە بێ یا مەسەلەن لە ڕەمەزانە نابێ بۆ تەراویح بێ یا بۆ حەج و عەمرە بێ یەکسانیەشی زۆر گەورە ئەبینی کە هیچ ئینسانێک لای خوا فەرقی نییە کەس لە کەس گەورەتر نییە هەموو ئینسانەکان لە بەردەمی خوای گەورە یەکن و قیاسێکە لە ناخی ئینسانەکانایە و خۆیان تەحدیدی ئەکەن چییە؟ تەقوایە پێغەمبەریش فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەتەقوا هاهونا هیچ کەسێک ناتوانێت ڕێژە و باڵانسی تەقوای کەسێکی تر بتوانێت دیاریکە خۆم ئەتوانم دیاریکەم ئەمە ئازایەتیە من بتوانم زۆر متتەقی بم بۆیە لە خوا نزیک بم ئەجین ئەمە کوردە ئەمە عەرەبە ئەمە فارسە ئەمە تورکە ئەمە لای خوا نییە بۆیە لە ڕەمەزانە لەم مەدرسەیە فێری یەکسانی ئەبین سیرەکەی لەم ڕیزاکە وەستاوە دکتۆری تایە مهندسی تایە تەماتە فرۆشی تایە پاقلە فرۆشی تایە خوێنەواری تایە مناڵی تایە پیری تایە گەنجی تایە ئافرەتی تایە هەموو چینەکانی مرۆڤی تایە ئەمەش ئەومان بۆ سەرمێنێ کە هەمومان لای خوا یەکشتین ئەوەی من جا ئەکاتەوە لە کەسێکی تر بەس تەقوایە تەقواکەش بەس خوای زانێ بۆیە لێرەوەیە کە خوای گەورە تۆوی تەکەببور تۆوی لوتبەرزی لە ناخی ئینسانەکانە ئەشکێنێ و پێمان ئەفەرمێ هەمووتان لای من یەکن و لەم مەدرسەیە کە مەدرسەیەکی عەمەلیە مەدرسەیەکی نەزەری نییە مەدرسەیەکی عەمەلیە هەمووتان بەندەی منن و کێتان ئازاتر بێ ئەو کەسەتانە کە زیاتر لە منەوە نزیک بێ
ڕەمەزان فێری ئەم ئیشە جوانانەمانەکە و لەم مەدرسەیە ئینسان پەروەردە ئەبێ جا بەڕاستی خەسارەتمەندی بۆ ئەو کەسەیە کە تەنها بە شکڵێکی مردوو داخلی ڕەمەزان ئەبێ و بە شکڵێک و جستەیەکی مردوو لە ڕەمەزانێتە دەری ڕەمەزان فێری چی نەکردووە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ خەڵکێکە مەسەلەن بە ڕۆژوو ئەبێ و ڕۆژوو ئەگرێ لە ئەنجاما بەستیونێتی و برسێتەکەی بۆ ماوەتەوە ڕێک ئەمەیەکە من باسی ئەەکەم یعنی هیچ فێر نەبوو لە ڕەمەزانە هیچ شتێک فێر نەبوو ڕەمەزان هیچ پەیامێکی نایە ڕێک وەکو ئایا ئینسانێ بڕواتە دەورەیەکەوە لە ئەنجامە دەورەکە هیچی فێر تۆ نەکردبێ هەر وەکو پێش دەورەکە وابی یعنی تۆ چی ئیسفادەیە کرد لەم دەورەیە کرد وایان نا بۆیە ڕەمەزان ڕۆحە ڕەمەزان ڕۆحێک ئەکا بە جەستە مردوەکانە فێری ئەم هەموو معانێ گەورەمان ئەکا ئەگەر لی تێبگەین ئەگەر لی تێبگەن ژین مەسەلەکە خوای گەورە چ پێویستیشی بۆیە کە من برسیم بە چ پێویستیشی بۆیە با ئینسان پرسیارێکی منطقیکە چ پێویستیشی بۆیە من ئاو نەخۆم نان نەخۆم خوا ئەوێ پەروەردەمانکە پەروەردە دەکات لە ڕۆژە پەروەردە دەکات لە هەفتەیە پەروەردە دەکات لە مانگە پەروەردەش ئەکات لە هەموو تەمەنتا کە وەکو وتم حەج و عەمرەکەیە ماوەسا دانا هەر لە سۆنگەی قسەکانی ماوەسا فەرمان بەڵێ کاری دەسە چەمعی چەند گرنگە ینی پێکەوە مامۆستا هێمنیش باسی لەوە کرد جا باسی من تەلەبە بووم لە هەولێر کە مەلووی لێ هاو ئیتر بناری قەڵا و سەرقەڵا و گەڕێکی خانەقا و تەیراوە و کووران و سێتاقان و یانێ لە هەچی کوچە و کۆڵانی هەولێرە بوو محیبەتی محەممەد المستەفا هەزار ساڵ لە خۆی یار و یارانی ئەباری هەر لە خۆیەوە هەموو کەس ئاسان بوو ینی هاشەکە ڕەنگەگە کەسێک نێویست بە یادی مولوکە ئەی کرد ئاسانتر شتەکە دەسەجەمەی بوو ڕەمەزانانیش هەمومان پێش ڕەمەزان تا ڕۆژێ بە ڕۆژوو بین ئەگەر قەرزێنەوە یا سەرمەتێ بگرین هەر یانە دەرەچێ بە کەچی لە ڕەمەزان گوێ نایتێ چەندێک گرنگە ئەمە دەرفەتە ئەگەر سەرنجی قورئان بین و سەرنجی فەرمودەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام هەمومان ڕائەهێنێ لەسەر کاری دەسە جەمعی یعنی بۆ نمونە هەر مەسەلەن فەلسەفەی چییە تۆ نوێژێک بە تاگ ئەیکە یەک نوێژ بۆ ئەنووسرێ بەڵام کە بە جەماعەت کرد چەند بۆ ئەنووسرێ 25 بۆ 27 جار بۆ دەنووسرێ ئەمە فێرە ئەکا ئیش بە دەسە جەمعی بکەیت چونکە ئین الشەیطان مع الواحد ومع الاثنين يبعد ونيا شيطان لقل یەکێکە یەک کەسایە بەڵام لەگەڵ دوو بووی بە دوان و بەسییان و بە جەماعەت دوور ئەکەوێتەوە بەڕاستی لێ دوور ئەکەوێتەوە ڕەمەزان و نوێژە جەماعەتەکان و ڕۆژووی جەماعی و حەجی جەماعی و عەمرەی جەماعی و دەعوەی جەماعی و ئیشی جەماعی یەکەم گوڕێکی باش ئەیاتێ و دووهەمیشیان کەمترین هەڵە ئەکە یعنی هەمومان ئەومان بەسەر هاتووە وەرە تۆ نوێژە بە تاقی تەنیا بکە ڕەنگە بڵێ باشە تۆ بڵێ تەحیاتم خوێن بێت تۆ بڵێ فاتحام خوێن بێت تۆ بڵێ چەند ڕکاتم کرد بێ بەڵام کەمتر ئەبیسترێت لە مزگەوتا کە جەماعەت دەکرێت غەڵەت بکرێ یعنی بۆ خۆی ئەمە پەیامێکی زۆر گرنگە پەیامێکی واقعیە کە بەرەکەتی خوا و دەسەڵاتی خوا و مەعیەتی خوا لەگەڵ جەماعەتایە لەگەڵ ئیشی جەماعیە جا هەر جەماعەیەک بێ مەبەست تەنها جەماعەتی مزگەوت نییە جەماعەتی مزگەوت فێری ئەوە دەکات دەعوەش بە جەماعەتکەی وایان نا چونکە خوای گەورە فەرمێ وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير كنتم خير أمة أخرجت باسی ئومەدەکە باسی تاکو فەرد ناکە وایان نا لەبەرەوە ڕەمەزان یەکێکی تر لە پەیامەکانی فێری ئیشی دەسە جەمعیمانەکە چونکە بەرامبەرەکانمان بە جەماعەت بە کۆبوونەوە بە قۆڵکردن بە قۆڵی یەکە دژایەتی تۆ ئەکا ئەی تۆ بۆ ئەوە ناکەی حتا لە سوورەتی ئەنفالە ئەگەر هەڵەم نەکرد بێ خوای گەورە ئەگاتە حەدێک بۆ ئەوەی تۆ تربێت با بۆ ئەوەی تۆ پەروەردەکە بۆ ئەوەی ڕادوەشێنێ ئەڵێ بۆ کافرەکە ناکەی بە قدوە بۆ خۆت ڕەنگەم قسەی تۆزێ عەجیبێ سامنەیکەم خوای گەورە ئەفەرمێ کافرەکان دوژمنەکانی ئێوە بەعضهم ئەولیاء بعض هەر هەمووی قۆڵی کردو بە قۆڵی یەکا بۆ دژایەتی تۆ خوای گەورە فەرمێ ئیلا تەفعەلوه ئەوە ئێوەش بۆ وەک ئەوان ناکەن ئێوەش بۆ وەک ئەوان ناکەن ئەوان بەدەستە جەمعی دژایەتی تۆکەن ئەی ئێوەش بۆ بەدەستە جەمعی نایەن دینی خوا بگەێنن نایەن پەیامی خوا بگەێنن و نایەن بەرامبەر بە لێشاوی ئەو بۆستنەوە و پەیامەکانی خۆتان و ئیشەکانی خۆتان تەرتیب بکەن لە دنیای واقعە ئەوە ئێمە بۆیە ئاوا پارچە پارچە کراوین بۆیە ئەو دەستە جەمعی کە خوای گەورە بە ئومەت ناومان ئەبا وەلتەکن منکم ئومە ئەم ئومەیان پارچە پارچە کردووە چونکە ئەزانن قووەتی ئیماندار لە ئومەت بوونایە قووەتی ئیماندار لە دەست جەمعیایە و لاوازیمان لە پارچە پارچە بوونایە بۆیە ئیسرائیل یان جوولەکە بە شێوە گشتەکەی فەلسەفەیەکی هەیە ئەڵێ فەرق تەسود تۆ تەفرەقە بخە بینیانەوە هەڵیان وەشێنە لە یەک ئەتوانی ببیتە سەیدیان ئەتوانی ببیتە گەورەیان وایان نا ئێمە کاتێک ئەتوانین ئەم پەیامە بگەێنین کە دەسە جەمعی بین ئەمەش لە چۆ فێرە بین لە تەراویحەکانەوە لە نوێژەکانەوە لە کۆبوونەوەمان هەمومان لە ماڵەکانی خوای گەورەوە
دەست خۆش ڕاستۆن ڕاستە لەکەکی منوان وڵا پێر لەوەی بەرهەمان کرد ماوەسا فەرمان خۆ ئەو جار لە هەولێر تامان یادگاری زۆر خۆشمانەوە یەکەم وەلیمە ڕۆیشتم لە هەولێر ینی وەلی من بینی بۆ ڕاستی زۆر جوانی دەستە جەمعی خۆشکر هەر ئەو گەرم و گوڕیەی لە ناو هەولێرەکەیە مەبەستم ئەو هەولێرەی جاران و خۆ هەر ماوە شکر یانی ئەو لە فەزلی خی گەورە دەستەکانی مامۆستا خۆش بی مامۆستا شتی زۆر جوان دەبژێنی بە کۆمەڵ خۆش ئەرێ وەڵڵا ینی وڵی جەمعیەت لە قسەی مامۆستا شتێک زۆر تێبینیم کرد کە باسی جەمعی دەکا باوەڕ بکە لە خۆشەویستی پێ سەلەم دڵ ینی ئەوە بە چای خۆمان بینیمانەوە کردویشیان لە نوێژی سبینێ بەیانیەکەی کە نوێژ کراوە هەستاوە چی کردووە سیاری ڕاگرتووە لە بەردەم مزگەوتە بە پێیان ڕای کردووە تاوەکو ناو بازاری قەڵا باشە ئەوە لە بەچی لە خۆشەویستی پێغەمبەر پێم وتۆ کاکە ئەمە بە سیارە دەچینە تو بە پێیان دەچی دەرێ ئەدی نابی فەرقی هەبی ئەو ڕۆژێکە لە خۆشەویستی پێغەمبەری کە دەری دەبڕی بزانی جیاوازترە عادەتی شکاندووە خۆشەویستی جەمعیە تاوەکو ئێستا لە فەزلی خی گەورە هەولێر بەوەی بەناو بانگە یعنی هەر شتێک دەکرێ بە کۆمەڵ دەیکەی یعنی دائیم عزمان لێە گەرم و گوڕی هەبی ئێستا لە زاریوای دانیشتنیشمان دەبێ ینی لە بینی هونەرمەندەکانە کە ڕێز و خۆشەویستی من بۆیانەیە هەم لە شاری سلێمانی لە کاگەی منەوە تا دەگاتە کاک بیلال و کاک مەڕوان و کاک دانا و کاک محەممەد ئەیوب و زۆرن کاک بارزان و لە هەولێرە کاک عیماد ڕزایە و کاک نایفە و کاک محمود ڕەمەزانەوە ینی زۆرن یان الحەمدولillah کە دادەنیشینەکە کاک سەلیموانە کە دادەنیشین خۆش ینی گەرم و گوڕێکی داخینێ و زاری وایە شتانە بەخۆ دەزانی لە هەولێرێ قسەی هەولێری دەکەینەوە کاکە گەدار کاک فەرمان تایبەتمەندێکی تریشیان هەیە زۆر بەدەمەوە چوون و هاوکاریان تایە من پرسیایەکەم لەوێر لە زانکۆ وەرگیرا بوو وتی هەر چوومە شاری هەولێر زانکۆکەم نەزانی سیارێک وەسا وتم بێ زەحمەت زانکۆی سەلاحەدین لەکوێ وتی سەرکەوە یەک دنیا مەسافە بردمی ناو ئەمە زانکۆکەیە هەنی هەر نەیوت بڕۆ لێەوە بڕۆیان بەسم چی ئەمەشیان هەیە ئەم سیفەتە جوانەشیان هەیە شەو بەردەوام دەڤەری مامۆستا دانیار دەڤەری هەولێر لە میوانداریە ینی منافەسی دەڤەری ڕاپەڕین و ڕانی و ئەمانە منافەسیانە لە میوانداری و لە خوان و لە ینی بەڕاستی کۆمەڵ سیفەتی جیاوازیان ینی هەر تایبەتی هەیە ئەوەیە شتامە لە بیداتی ئەفتێک پێش ڕەمەزانە ینی ئیمامی مزگەوتەکەمان کە مامۆستا نەوزاد گردیە سڵاو ڕێزمانێ لە جێ مامۆستا وشیار ڕەحمەتی ینی دە ڕۆژ پێش ڕەمەزانی هەمومانی خڕ کردەوە هەر یەکە و ئیشەکی دانایە ئەوجە لەو ئیشەش نەزعەتمان نەینە وتمە کاکە شتیوان ناکەین وەرە بەجار بە کۆمەڵ بیکەین بە کۆمەڵ کردمان الحەمدولillah دەنجی داوە ینی لە پەیجەکانە زۆری بڵاو بووە مزگەوتی حومەر بندیان ماشەڵڵای دێ لە گەنجێکی 3 ساڵیمان لەگەرە لە 3 ساڵیەوە هەتا دەگاتە 19 ساڵی ئەوە لە سەعات 3 عەسرەوە تا دەگاتە مەغریب نیسک عازرەکەن باشە هە لە ناو مزگەوتە شێفتێکی تایبەتمان هەیە کە کاکزانە هەیە سڵاو ڕێزمانەوە هەیە بەربانجی باوەڕ بکە هەر کەسێک نیسکەکەی ئەو بخوا ناچێتەوە ماڵەوە ناخۆ یعنی تایبەتمەندی خۆمان هەیە لە هەموو مزگەوتەکان هەروایە بەڵام ئیمە تایبەتمەندترە الحەمدولillah ماوەسا فەرمان لەسەر ئەو بابەتی هەولێریانە قسە دەکەین کاشوان با بەو نیسکۆ گوێمان لە شتێنێ بەر لەوەی وەڵا هەر وەکو شایەتیدانێک بۆ مامۆسایانی ئاینی هەولێر من 4 ساڵ لەوێ ژیاوم مەرحەلەی تەلەڤایەتیش یادگارێکی خۆش هەیە توانم بڵێم یەکێک بوو لەوانەی ئەوەندەی تر باوەڕی بنی بەهێز کرد مامۆسا حەزەکەم دوای بەرەمەکەوانش لەسەر دوعاگیرابوون شتێک بڵێ ساڵی 2011 بوو لە بەشەناوخۆی شەی شەوکەت بووین بەرامبەر گەڕێکی ژیانی ئێستا جاران تۆبزاوە و قشتەپە تێکەڵ نەبوو بوونەوە دوو مزگەوتی لێو یەکێکیان لەولاتر و یەکیان نزیکی ئێمە بوو مامۆستا ئیبراهیم سڵاومان هەیە بۆی لەوێ وتاربێژی مزگەوتەکە بوو کاتی ئیمتیحانی کۆتایی مامۆستا تەلەبە هەیەکەم ئەوێ خۆی بزێتەوە لە سعی دووەمیش تۆزە ئیشی بەخواکەوێتەوە هەمووی بەجارێک 1500 تەلەبە ئەڕۆشتن بۆ ئەو مزگەفتە قەدەری خوا و جمعەیە مامۆستا ئیبراهیم سەفەری عەمرەی کرد و کوڕێکی گەنجی لە جێگەی خۆی ناردبوو تارودایە بیش وای زانی وڵاتەیەکی کەناری هەولێر ئەو کاتەوەی زۆر چۆڵ بۆ پێسە نەبوو ڕاست بچێ وتارێک وات و بگەڕێتەوە لە جارێک ئەو هەموو تەلەبەیە ڕۆشت و بەوێ ئیتر هەستم کرد کوڕێکی گەنج بوو شپرز بوو بۆ ئەمانە و باسی عومەری کوڕی خەتابێک ڕزای خوای لەسەر بێ لە یادمە لە شتێکا وتی ئیمامی عومەر تەمەی کەسێکی کرد شاپێکی لێدا گەنجەکان تۆزێک هەستم کردە ها گەنجەکانم تەڵەبەی شەریعی لێ بوو تەڵەبەی جگەل لە تۆب هەموو بەشەکانی لێ بوو تۆزێک مامۆساکەیان بەدڵ نەبوو یان وەکو ئەوەی بیانەوێ ئەستیزای بکەن پێکەنینێک بیانگرێ
خی گەورەتی دەنگمەکرد مامۆساش دەستی کرد بە دوایەمە 26 شەشە لە هەولێر تەموزە باران نابارێ خۆشتێک نیان لە دوعاکانەتی خۆی بۆ خاتی گەورە بارانێکی ڕەحمەتمان بۆ بارێنی یەوە باران لەو کاتەش بەبارێ هەر زیانیە چون هەنێک لەینەکان وڵات تەلەبەکان هەنێکی تر تەڵەبەی داخلی وەمانە هەنێک دەستیان کرد بە پێکردین و لەبێ خۆش بارانی ڕەحمەت بە مانگی حوتە ینی تۆزێک ئەوە بوو مەستە گر باوەساکە بۆی بەڕووی خۆیان نێوتی یاڕەبی خوا بۆ خاتی گەوری خۆ بارانێکی ڕەحمەت ببارێنی ئەگەر بڵێم 700 تەلەبەیان لە مزگەوتە بوو من 700ەکەی تریان لە مزیانێ هیچ شوێن نەبوویەوە وەڵی باوەسادانە ئێستا ڕاستەخۆی ڕەنگە دوایە مەشخەڵک بیبینێتەوە و خۆیەکێ توانێت بڵێ وەڵاوانیە من لەوێ بوو بیاوە تەلەبەکان وەڵی تا لە مزگەوتەکەەوە تا گەشتنەوە داخلی سێت دەقە ڕێگەیە ینی بەرامبەر یەک بوو ئێسش نەمازانی لە کاتی نوێژەکەیە تا هاتین دەرەوە ئەو هەورە لەکوێوە هاتوو ئەم باران لە پێباری ماوەستاوە وەڵڵا بیلا تەڵا خوسین جا تۆزیشی هەبوو بارانەکە کە بارە لەویا هەمووی مانجلەکانمان هەمووی پیس بوو بەس فێری کردی تۆڵێ لە مووقیفی غەڵەت لە شوێنی غەڵەت یانی هینمان نەکەین لە دوعاگیرابوون لە دڵەوە هاتنی ئەو شتانە ینی هەستەکەم عشقێک خۆشەویستێک محەبەتێک سادەیەکی دینی لەوێ هەیە ئەوێ شانازی پێوەکە ئینشەڵا دوای بەرهەمەکەیوان تەسەورەکەم پشتە ناوبڕیشەوە دوایەوە لەسەر بابەتی دوعاگیرابوون لە ڕەمەزان شتێکمان بۆ باسکەین ماوەسایان لێوەش فەرموو بەڵێ من شتێک دەڕۆین ئینشاڵڵا پێکەوە بەرهەمێک پێشکەش بکەین هەردا بنووشی هیچ نەڵێ هاوانە ئەوە دەمێ کە یا ڕەسوول الله زۆر عەجیب شێوە دڵی من ئەوە دەمێ رسول الله زور عزيب شوا وظليم لبر عشقي يا قربان نما والله منسي نبوني عترو قلبك قربوني نبي بومن قربوني نبي بومن شو ساكن نبي يا رسول الله أو ضليم يا رسول الله أو ضليم قرساوي بتونك يمشين قنجي مواخري كاتي بريم يشمنك جين قنجي مواخري كاتي بريم يشمنك داخل كان داخل قلان مرم لتاخوى قبنك تظلم أهلي تريكم والدعاء ورادم لك هر عليهم أمتي توما بابل شرمينك هر عليهم أمتي توما
پەڕی و هیچم نەکرد عمری گانجیم وا خەری کاتێ پەڕی و هیچم نەکرد داخەکای داخی گرانم ڕووم لە تاقوا قەت نەکرد چۆن بڵێم ئەهلی تەریقم ورد و ئاورادم نەکرد هەرە ئەڵێم ئومەتی تۆمە با بڵێن شەرمی نەکرد با بڵێن شەرمی نەکرد جوانی جوانم سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام جوانی جوانم سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام شیم لە حوبی دونیەداوە تا سەلاواتم مەبێ شیم لە حوبی دونیەداوە تا سەلاواتم مەبێ بێدەنابم ئەی برایان تا هەواری ویم مەبێ ڕوو ڕەشا ئەو کەس کە جانی حەسرەتی لا هیچ نەبێ دەک خەجاڵەت بێ ئەوەی تەزیری تۆی پێڕاز نەبێ دەک خەجاڵەت بێ ئەوەی تەسیری تۆی پێڕاز نەبێ جوانی جوانم سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام جوانی جوانم سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام خوا دەستان خۆش بێ و دەمتان هەرزێ یا ڕەبی عەزیز دەستان خۆش بێ خۆ. چاوە کاک دانیار ماوەساکیان لەسەر پرسیارەکەی مامۆستا بەڵێ مەسەلەی دوعا هەر ئەگەر بچینەوە خزمەتی قورئان و بچینەوە خزمەت فەرمودەکانی خۆشەویست صلی الله علیه وسلم سەیرەکەین یعنی زۆر ئینسان هەڵنراوە و مرۆڤ بە شێوە گشتەکەی هەڵنراوە لەسەرەوەی کە دوعا بکە چکە معلوماتێکی زۆر گرنگ هەیە یەکەم عیبادەتێک کە لەسەر گەوەی زەویە لە پێش نوێژە لە پێش ڕۆژوگرتنە لە پێش حەج و عەمرەیە لە پێش خێر و سەدەقاتە کرابێ مەسەلەی دوعایە چکە دوعا عیبادەتە پێغەمبەر فەرمووی الدعاء هو العبادة بەڵگەمان چییە کە یەکەم عیبادەت لەسەر زەویە کراوە دوعایە بەڵگەکەمان هەر قورئانی پیرۆزە خوای گەورە باسی یەکەم شتێکمان بۆ ئەکا کە لە زاری ئادەم و حەوا هاتە خوارەوە لە کاتێکا کە لە بەهەژ وەدەرنران یەکسەر فەرمیان چی قالا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين یەکەم عیبادەتێ لەسەر گۆی زەویا کرابێ و لە زاری ئینسان هاتبێتە دەر مەسەلەی دوعایە دوعاش داوا کراوە کە ئینسان دوعا بکە وقال ربكم ادعوني استجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي يعني عن دعائي سيدخلون جهنم داخرين كأما ياساشي نقول لقرآن دعاش يشيك لخصائصي دعاء وبتايبتي لمان رمضان أويك للصائم عند إفطاره دعوة مستجابة ونيا ئینسان کاتێککە بە ڕۆژوە و ئەو کاتێککە ڕۆژۆکەی ئەشکێنێ بە تایبەتی لەم کاتەیە کە زۆر گرنگە ئەوەیە کە یعنی دوعاکەی مستەجابە بۆیە باشترین چەکێ بەدەستی ئێمەوە کە بەرامبەر بەخوای گەورەی خۆمان بیکەین و بەکاری بێنین مەسەلەی دوعاکردنە ئەنجا هەر بڕۆرەوە خزمەتی قورئان یعنی پێغەمبەرێک نییە دوعایەکی لە قورئانە نەقڵ نەکرابێ پێغەمبەرێک نییە و ئەگەر ئەم ئیشە گەورە نەبێ خوا داوامان لێ ناکە و ئەگەر ئەم ئیشە گەورە نەبێ هەڕەشە ناکرێت لەوانەی کە دوعا ناکەن چکە هەڕەشش کراوە لەوەی کە دوعا ناکە بۆیە ئینسان بە یەقینەوە دوعا بکە شەرت و مەرجەکانی بەکاربێنێ بە ئیزنی خوای گەورە هەر خوای گەورە جوابی هاتەوە چکە دوعا پەیوەندیەکی ڕاستەوخۆیە لە بینی خالق و مەخلوقە بەبێ واستە بەبێ وەسیلە دەنگی تۆ ئەگاتە خوا پێویست بە ڕوونکردنەوەش ناکە ینی جاری وایە منەگەر شتێ لە جەنابێ داوا کەمە بێ سەعاتێ شێر و ڕێی بێنمەوە بۆ ڕوونکەمەوە ئاوا و ئاوا بەڵام لە بینی من و خوای گەورەیە خوا ئەزانە چی لە دڵمایە پێویست بە ڕوونکردنەوە ناکە ئەوەی ئەتەوێ بیکە حتا لە نوێژە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء يعني نزیکترین شوێنێکە ئینسان لە خوای گەورەی خۆیەوە نزیکە کاتی سوژدەیە زۆر دوعای تیا بکەن زۆر دوعای بە عەرەبی نازانێ بە کوردی بیکە چکە خوای گەورە خۆی خالقی زمانە خوا ئەزانێت تۆ چیت ئەوێ لەبەرەوە دوعا زۆر گرنگە بەڵام ادعوا الله وأنتم موقنون بالإجابة يقينا هذا بجوابك بأمید نبی لەوەی چکە کەواتە جارێ هەر پێشم شەمە عیبادەتە ڕەنگە خوای گەورە جواب ماماتەوە ڕەنگە لە بەڵایەک لامان بە وەڵامەکەی بێ وقال ربكم ادعوني استجب لكم يعني مستحيل اخوا جوابي دعاء ناتوا بلام جاري وا او دعاي تو داوای اكي زرري بوتيه خوای گەورە لەبری ئەوە شتێکی تر بۆکە جاری وایە بەڵایەکی لێلایە جاری وایە بۆت هەڵەگرێ ئەگەر لە دنیا مەسەلەن بداتێ لە سا دەیشتەکەت ئااتێ بەڵام ئەگەر بۆی خسیتە قیامەت لە سا سەیت ئااتێ چکە خوا حەکیمە لە جوابانەوەی دوعایە
وەکو شتێکی تر نییە بەڵێ بەس خۆش ماوەسەگەم پێوابێن ئابڕمانی ماوەساشوان ئازان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بینەرمان بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بەدابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حاج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێ بنەی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەزەوابان نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزی
دەکەوینەوە گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرج و لۆچیان تێبێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست هەڵبەت هەر شەوێک گەوهەرێک باز دەکەین لە بەرنامەکەمان ئەوەی کە بەتایبەت بڕگەی شەوانمانەوەی کە پێیوەست بە بابەتی کۆمەڵایەتی بابەتی خێزانی و هەندێک جار بابەتی عیرفانی و بابەتی ڕۆحەوانی کە دڵ و دەرونی هەموو لایەکمان ئارام دەکاتەوە ئینشاءڵڵا. هەوڵسەکیان بەردەوام بین لە گفتوگۆکانمان چەند تایبەتمەندێکمان باس کرد لە ماڵی پیرۆزی ڕەمەزاندا. تایبەتمەندێکی دیکە ئەوەیە کە لەوانەیە بە شێوازی جیاواز ئەندامانی خێزان ماندوو بن باوک لە پێگەیەک دایک لە پێگەیەک ئەمە تا چەند گرنگە ئەندامەکانی خێزانەکان ئەمەیان بەرچاو بێت. طبعا گەورەترین یەکەی کۆمەلگا خێزانە خێزانیش بە حقت هەرچەند ئەمڕۆ زۆر کار ئەکرێت لەسەر تێکدانی خێزان لەسەر هەڵۆشاندنەوەی خێزان بە ناوی جۆرا و جۆرەوە. بەڵام ئەوەی کە دووبارە ئیسلام فێرمانەکاتەوە کۆبوونەوەمانە لە خێزانە چکە هەموو کەسێک لە خێزانە پێگەی خۆی هەیە. یعنی بەتەنیا باوک ماندوونیە لە خێزانە بەتەنیا دایک ماندوونیە لە خێزانە بەتەنیا مناڵ ماندوونیە لە خێزانە هەمووی ماندووە بەڵام ئەکرێ بڵین ئەمەیان ماندووە ئەمەیان ماندووترە و ئەبێ خێزان هەمووی حرمەتی یەکتری بگرێ مناڵ حرمەتی دایک و باوک بگرێ باوک و دایک حرمەتی مناڵ بگرێ چکە لە دوجار ئاگەرم خێزانە خۆشبەخت بێ هەمووی خۆشبەختە لە دوجار ئاگەرم خێزانە خەفەتبار بێ و ناڕەحەت بێ و کەم و کوڕ بێ هەمووی کەم و کوڕ ئەبێ لەبەرەوە زۆر گرنگە ئێمە هەر کەسێک لە ئێمە حرمەتی خێزان و ماڵ و مناڵی خۆی بگرێ و هەر کەسەشمان ئەوەی لەسەر شانەتی لە خێزانە ئەدایکە کە ئەوەی ئەمڕۆ بەداخەوە من ئەیبینم وەک گلەی زۆرێکە لە خەڵک ئەوەی کە من ئەمڕۆ بیستومە بە دوای ڕۆشتوم ئەوەی ئەمڕۆ لە خێزانە زۆر ماندوو ئەبێ بەس دایک و باوکە کەمتر مناڵ ماندوو ئەبێ کەمتر مناڵ هەست بە بەرپرسیارەتی ئەکا کەمتر مناڵ کۆڵە قورسەکانی خێزان هەڵ ئەگرێ یعنی ئێمە لە سەردەمی خۆمانە هەر یەکێک لە ئێمە لە جەنابتان لەو بەڕێزانە کە بڵین 20 ساڵ 30 ساڵەمەوە پێش ژیاوین لە ناو خێزانە هەر یەکە بەرپرسیارەتیشی هەڵەگرت مەسەلەن باوک ئیشیە کرد کوڕەکەیان تەلەبە بوو یا ئیژەچوو ئیشیە کرد بەڵام ئێستا ڕێک دایک و باوک تقریبن ئەگەر دەستەواژەکەم ناشرین نەبێ وەکو خزمەتکارێکی لێ هاتووە هەموو شتێک تەوفیر ئەکەن بەرهەم ئەهێنن مناڵ بە قەدەری ئەوەی پێویستە ڕێزم دایک و باوکە ناگرێ کە ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە یعنی مناڵ وا هەستەکە دایک و باوکی خزمەتکارێکە خوای گەورە خولقانوێتی بۆ ئەم مناڵە ژنی بۆ ئەهێنێ خوێندنی پێتەواوەکە پارەی ئەیاتێ سیارەی بۆ ئەکڕێ ماڵی بۆ ئەکا هەموو شتێکی بۆکە هێشتا ئەم مناڵە حرمەتی ئەم جوهدەی دایک و باوکی ناگرێ کە ئەمە بەڕاستی یەکێکە لە کێشە کۆمەڵایەتی زۆر گەورەکان کە ڕەنگە ماڵەکەی من و ماڵەکەی جەنابت و ماڵی ئەو بەڕێزانش کە جۆمان لێگرن بێبەش نەبن لەم کارەساتەکە ئەمڕۆ توش بووە لەبەرەوە ئەبێ هەمومان بە تایبەتی منداڵەکان حرمەتی دایک و باوکیان بگرن چونکە دایک و باوک بەڕاستی من وا یعنی نمایشی ئەەکەم دایک و باوک دوو دەرگان لە هەشت دەرگاکەی بەهەشت لە دنیایان هەر ئینسانێک توانی بچێتە ناو ئەم دوو دەرگایەوە لە دڵی ئەم دوو دەرگایە باو بچێتە ناوێەوە یعنی دایک و باوکی ڕازیکە دڵنیا بێ کە خوای گەورە لە قیامەتا زۆر بە ئاسانی کاتە باشتەوە و دەیان ئاەتیش و فەرموودەمان هەیە لەسەر ئەوە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خوای گەورە فەرمێ خوای گەورە وای داناوە کە تۆ لەگەڵ دایک و باوکت شاگوی وصاحبهما في الدنيا معروفة لا ئاەتێکی ترا یعنی دایک و باوکی هێناوەتە پاڵ خۆی ئەفەرمێ ئەنیشکر لی
یەکسەر وەلی والیدەیک چۆن فەرزە لەسەرێ سپاسی ذاتی بەرزی من کەی کە هەموو نیعمەتەکان من پێماوی ئاوەژە بێ سپاسی دایک و باوکت کەی چونکە دایک و باوک بەڕاستی پێگەیشی زۆر گەوریان هەیە ڕزای خوا و ڕازیبوونی خوا بۆ ئێمە بە ڕازیبوونی دایک و باوکمانەوەیە. ئەوسا غیرەتی لە ڕەمەزانە هەمانە بۆ عیبادەت چی بکەین؟ وڵی بە سەتادەژ من مەمنونم کۆمەلگای ئەمە ئاوا دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بێ ینی بۆ وامان لە خۆمان کرد دوای ڕەمەزان ناتوانانی بەڵام لە ڕەمەزان بێ کەس پێمان بە شەهارە گەورەکەی ناحاڵی بوونە بە شەهرە گەورەکەی ئەگەر بەم قسەیە جوابی جەنابەت بەمەوە ناحاڵی بوونە یعنی مەسەلەن خوشکێکی بەڕێز لە ڕەمەزانە سەیرەکەی باڵاپۆشە بەڵام دوای ڕەمەزان ئەچێتەوە پێش ڕەمەزان بۆ لەبەرەوەی حاڵی نەبووە کە ئەم فەرزە فەرزێکە پەیوەندی بەکاتەوە نییە پەیوەندی بە ئەمری خواوە هەیە تەواوە بەڕێزێک کە واز لە کۆمەڵە شت ئەهێنێت لە مزگە و نوێژەکە کە ڕەمەزان تەواو بوو یان هەر شەوی جەژن نێت هێنێت واز لە نوێژ بێنێ ئەمە ئەگەر هەموو قسەکە لە یەک جوملایەکۆکەینەوە ناحاڵی بوونە بەرامبەر بەخوای گەورە چونکە ئەگەر من لە خوا تێگەیشتم لە قورئان تێگەیشتم کە خوا بە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەعبود ڕەبەکە حتى يأتيك اليقين ونيا أو أن دبر وردقار ببرستا يقين يعني الموت يعني مردن هتا مردن أجر من قناعتم بو هبت يجشت بيتم كعبادتي خوا بجهناني فرماني خوا هاتن بو مزجود بالا بوشي دز هالقرتن لحرام دور كوتنو مثلا لججرو لنيرجلو للرفيق خراب ولا خواردنو ولا هتا دعائي أما فرزي خوا بيوندي بكاتو زمان ونية بيوندي بالرمضان وشعبان ونية أو كاتا كمل لم مفهوم جوريت يجشتم همو كاتا كان بيت رمضان لايمن ونية همو كاتا كان بيت رمضان رمضان وشعبان وشوال يك جاناكم وهمو يبيت رمضان بلام كلمتي أنا جيشتم تنها قناعتي خوم بو أكم كيجمان خواي جورا بيوسي بمردنا عفو بيوسي ب عبادته أو مردنم ليوبو هاو بيغمري خوا عليه الصلاة والسلام كاتي كوفاتي كر إمام عمر همو بسومانه شمشير هلا كشيو أفرمي هر كسي بلي محمد كوتشي دعاي كردوا أو ليكم أبو بكر الصديق رحمتي خواي ليبي قسيتي زور جوانكا أفرمي هر كسي تا إصار رمضاني برستوا رمضان روي بلام هر كسي ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هر کەسێکیش خوای پەرستووە و خوای محەممەدی پەرستووە خوای گەورە زاتێکە نامرێ لەبەرەوە ئێمە بەم مەفهومە ئەبێ ئیشکەین خوای گەورە خوای ڕەمەزان و دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان و هەموو تەمەنی تۆیە نابێ ئینسان تەنها عیبادەت و پەرستشی خوا تایبەت کا و قەتیسکا لە یەک مانگە ئەوە مەبەستەکە ناحاڵی بوونە کە ئینسان ئاوا بیر لە ڕەمەزان و غەیر ڕەمەزانەکاتەوە شوان دەستان خۆش مامۆستاگیان دەستان خۆش بێ لای بەرهەمێک گەر ئیجازە بن ئەم شۆ من وەک میوانی مەقامێکتان پێشکەش بکەم ئاسایە بڵێ حەزەکە لە هەولێرەوە هێناوتە بۆیرە خۆشەوە دزانی چکاشم تەبیعەتێکم هەیە عەزم دایم عەزم لێیە بەشداریکردنم لەگەڵ هەبێ یعنی بەس بە تەنیا نەبم باسی دەستە جەمعەکەم خوای گەورە مامۆستا موفەق بکە ماشەڵڵا لەگەر زیهنی و قسەکانی مامۆستا تێکرد بووینە دەستی وەرخۆ وبياني كيف حبي سرداري دوي بعوات بهوا ولقاي ناس داري دوي
هەر کەسێ بەیانی کرد حوبی سەرداوری دەوێت بە ئاوات و بە هیوا و لیقای نازداوری دەوێت بە حەسرەتا و جەمالی نووری ببینێ بەخەو با بزانێ محەبەت دڵ و کرداواری دەوێت شعر و دەفونەی کافی نییە بۆ ئەحبابە شعر و دەفونەی کافی نییە بۆ ئەحباب وەکو ئیحسان و سەعد گیان فیداکاری دەوێت وتاری ڕق و تاق زبانی بەد و هەڵا وتاری ڕق و تاق و زبانی بەد و هەڵا مصطفى گیان شیرین گفتاری دەوێت ڕق و کینە و حەسادەت نایەوێ و قەلبی عاسی ئومەتی سینە ساف و دڵی بێداری دەوێت شيخ سيد ملا شرعي نبونا يوي شيخ سيد ملا شرعي نبونا يوي أهل تقوى عرفان كشف أسرار يدوي لم تقولون ما لا تفعلون رزوا شن لايقا وددي داوري أي نقارا أي نقارا بس بدر قاي زفا بكري توايا أي نقارا بس يتيم بدر قاي وفا بكري توا تابكي لزنداني زفا او ظلم بخزي توا صبري أيوب
أيوب سند بيت سند بيت سند بيت عمري نوحم عمري نوحم سند بيت يا رسول الله يا في زود روسي ما روح كتسو نايت يا سيدي سرداري من اي محرمي اسراري من هيا حمادي الله يا مختاري من صلوات لا يا سار يا نوري بينا خي على يا مايا وأنبي يا نخاتا يا مايا آدم لا يا بار وآدا يا مايا تحقيق بك يا ناس داري مايا يا سيدي يا سرداري مايا هاي محرمي أسراري مايا هاي حمادي مختاري من صلوات لا يا سيد ياري مايا مجدني بويا علي ما يا بيه شير خوري آيو يتيما يا بيه هرزاني لها يا إقليما يا بيه همشيري صاير بداري مايا يا سيدي سرداري مايا هاي محرمي أسراري مايا هاي حمادي مختاري مايا صلوات لا يا ساير توياري مايا مجري مجري والله مجري 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 والله مجري رسول الله يا دسمة نجري رسول الله يا دسمة نجري هاي سيدي سرداري من هاي حرامي أسراري من هاي حمادي مختاري من صلوات لا يا سيد یخوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خۆدەنگتان خۆش بێ مۆساگیان بەرە و کۆتایی ڕۆین چی دیکە ماوە باسی بکەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گرنگە ئەنجامی بدەین ڕەمەزان طبعا فرسەتێکی گەورەیە ساڵی یەکجار خوای گەورۆ میوانەی هێنێتە خزمەتی ئێمە و ئێمەشکە لە خزمەتی یابین کاتەکانی بەفیڕۆنەین کاتەکانی هەمووی عیبادەتە جیاوازە لە هەموو مانگەکانی تر بەرەکەتدارە بە دابەزینی قورئانی تیا بخوێنین تەدەبوری لە قورئان تیا بکەین بە تایبەتی لە شەوانی قەدرا نێڵین شەوێکمان لەدەست بڕوە چونکە ئەم شەوە ینی خوای گەورە کە سوورەتی بڵین قەدری دابەزاندووە خێری زیاترە لە 1000 مانگ یعنی هیچ کەسێک ناتوانێت 1000 مانگ بە بەردەوامی عیبادەتی خوا بکە بەڵام تۆ بە مانەوەت لەم دەشەوەیە خێری لە 1000 مانگ زیاتر دەزەکەوێت بۆیە فرسەتەکانی ڕەمەزان لە دەست نەین چونکە کە لە دەسمانڕۆی ڕەنگە ڕەمەزانێکی تر بە نسیبمان نەبێتەوە هەروەکو چۆن مەسەلەن لە ڕەمەزانی ئەم ساڵا سەدان و هەزاران خەڵکە بووە پار ڕەمەزانیان کردووە بەڵام فریای ئەم ڕەمەزانە نەکەوتنەوە بۆی ڕەمەزان لە دەست نەین ئینشاءالله دەست خۆش بێخوا مامۆستاگیان کاگێ من تقریبا حوت خولەکێکمان ماوە من معلومات بێرە مۆسافەرمان بە مەقامێکی خۆماوەسە عەفوەن پەیامی ترت نەماوە هیچ پەیامێکم نییە و دەستان خۆش بێخوا معلومات مێ بە مەقامی عێراقی قورئانێکی زۆر خۆشە خوێنێ بە تاکید کاک شوان پێم خۆشە ئینشاءالله کۆتایی بەرنامەکە
کاکدانیار کۆتایی پێێنێ ئیشەڵا دوای ئەوەش ماوەس ئەو چەند خولەکەی ماوە ماوەسەش بانگسی ئەچینەوە خزمەت کە قورعانە خۆشت دکەی کاک فەرمان و ئەم شەو لە خزمەتان نابووین ئیشاءالله بۆ شەوێکی تر و گەوهرێکی تر بتوانین لە خزمەتان نابین لە شاشە جوانەکەی پێیان سپاس بۆ کاکشوانی خۆشەویست کاک دانیار مامۆسای خۆشەویست بۆ گروپی خۆشەویست کاکە بڵند کاکە داستان کاکە ڕەوا کامیشا بە درێژایی بەرنامەکە عەزیەتە کێشن زۆر خۆشحاڵم لە خزمەت کاک فەرمانی خۆشەویستی قوربان خۆشحاڵ بووم ئیشاءالله بتوانین لە بەرنامەکانی ترا بە گەوهەری تر و بە بەرنامەی جوانتر لە خزمەت خۆشەویستانی خۆمان ئینشاءالله منش بۆ چی کابرای گوتی ئەوە قسەی کوردەواریە چی کابرای گوتی لە هەولێرەوە تا سلێمانی گوڵبارانتان دەکەین و چی کابرا ئەوە زۆر خۆشحاڵ بووین لەگە مامۆستای خۆشەویست و لەگەر ئێوەی عەزیز و لەگەر ئەو برا عەزیز و خۆشەویستانە کە ماندوومان کردوون و برایانی پشت کامیرەوان سڵاوڕێز و برایانی کۆنتڕۆل خی گەورە مۆفەقیان بکە مامۆستا قسەی جوانی فەرموو گوتی هەر کەسەک و دەگەڕێتەوە سەرڕاهێنان یانی چەند ئەوی خۆی بەزەم زۆر جاروە دەرێمەوە ئەو ئێستا مەکە لە دانیشتینە بەخۆی ئەگەرەوانە نەبن ئەمە هیچ پێمان ناکرێت یانی ناتوانانی خەڵک تەماشامان بکە ئەوەش دوێن دەستە جەمعیەکەیە هاتی ڕۆژە دەستە جەمعیەکەی یاخوا دەستان خۆش بەخێر بن یاخوا عەزیزی قوربان ئازان و خۆشەویستان بە ئومێدەی کە ئەم شەویش دڵ و دەروونتان ئارام بوو بێتەوە و ئاو پڕژێنی ڕۆحتان کرا بێت ئینشاءڵڵا ئازان و خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين صدق الله العظيم